پرسی هەمواری دەستوری عێراق بۆ شاردنەوەی خواستە ڕەواکانی خۆپیشاندەرانە کە داوای چاکسازی و دژایەتی گەندەڵی دەکەن. ئەمە وتەی چاودێرانی سیاسی و شارەزانی بارودۆخی عێراقە. لە ڕاستی ئەو کێشانەی عێراق ئەو خەڵکەی کە خۆپیشاندان دەکات باسی دەستوریان نەکردووە. ئەوە هەندێک لە حیزبە سیاسیەکانن ئەڕۆنە ناوی ئانۆیتی جای خۆپیشاندانەکان بە شێوەیە بگۆڕن بە ناوی دەستورەوە سەر لە خەڵکێک بدەن بۆ ئەوەیە و ئێمە پێمان وایە مەسەلەی دەستور خەتێکی سوورە بە تایبەتی مەسەلەی ئەقلیم و مەسەلەی فیدراڵی لە عێراقدا ئەوانە بە هیچ شێوەیە قابلی دەستکاری نیە. پرسی هەمواری دەستور پرسێکی ئاڵۆز و ئاسان نییە. پرسی هەمواری دەستور ئەگەر کورد خۆی ببێ خەتەری نییە، بەڵام وەختێک کە کورد خۆی پەرد بوو پارێزگاکانی پشتیوانی یەکیان نەکرد، حکومەتەکەی و لایەنەکان هاودەنگ و هاودید نەبوون، ئەوە بە تەکید هەڕەشەیەکی ترسناکە بۆ لەباربردنی تەواوی دەستکەوتەکان و تەواوی خەونەکانی ئەم هەرێمی کوردستانە. دانم پێشم وایە مۆزۆی تعدیلاتی دەستوری جیاوازە لە داواکاری خۆپیشاندەران تێکەڵ کراوە ئەم قەزیچکە داواکاری سەرەکی خۆپیشاندەران دژایەتیکردنی گەندەڵی و نهێشتنی ئەو بارودۆخە سیاسیە لە عێراقەیە، بەڵام تێکەڵ بم بارودۆخە کراوە. لەبەرەوە من بەکارێکی زەحمەت ێزانم مۆزۆی تعدیلاتی دەستوری ئەگەر ئیتیفاقیشی لەسەر کرێ لە ناو لیژنەکە دوایی لە ناو پەرلەمانە بە ئاسانی تێناپەڕێت. چاودێرانی سیاسی مەترسی خۆیان ناشارنەوە لەوەی کە کورد دەبێت زۆر وریای پرسی هەمواری دەستور بێت و ئەگەر یەک گوتار و دید و تێڕوانینی نەبێت ئەوە مەترسی لەسەر هەرێم دروست دەبێت. پێش هەموو شتێ بزانێ ئەوانە چەند داوای گۆڕینی دەستورەکەن، تێگەشتنیان بۆ گۆڕینی دەستورەکە چییە، ئەیانەوەی کوێی دەستور بگۆڕن، قەواری گۆڕینەکە چییە، ولا کوردیش خۆی بتوانێت وەک کورد بیرکاتەوە، تێگەشتێکی هاوبەشی هەبێ بۆ ئەو مەسەلانە و زیاد لە سیناریۆیە حاضرکە و ئامادەکە بۆ جوێنەتی مامەڵەکردن و ڕوبەڕووبوونەوەی هەر لە ڕەفزکردنی دەستورە گۆڕینەکەەوە تاکو مەرجدانان و تاکو لەگەڵ چیابی و لەگەڵ چیانەبی چی بۆ سازشە و چی بۆ سازش نییە. وەک وەڵامێک بۆ خۆپیشاندەران و کەمکردنەوەی ناڕەزایەتیەکانیان حکومەت و پەرلەمانی عێراق بەڵێنیاندا هەمواری دەستور بکەنەوە و پەرلەمانیش لیژنەیەکی بۆ ئامادەکردنی هەموارەکە پێکێناوە، بەڵام پێناچێت ئەو هەموارە بە ئاسانی لە نێو پەرلەمان دەنگی لەسەر بدرێت و دواتریش لە ڕاپرسیدا سەرکەوتوو بێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.